ئێستا هەوڵە دەین لێرە چەند جوڵەیەکی یۆگا بە ئێوەی بەڕێز ئاشنا بکەین کە هۆکار و یارمەتی دەرن بۆ ئەوەی کە کەمێک لە ئازاری کۆڵۆن ڕزگارمانکە. یەکێک لەو جوڵانە کە ئێستا خاتڕۆژە بۆمانەکە تەکنیکی پاشی متەنەسانایە. تەکنیکەکە لەم پۆزیشنە دانیشتویت، قاچەکان لە پێشتەوەیە، دەستەکان لەسەر ئەژنۆیە، هەوڵبی کە پشتڕێک بێ. زۆر گرنگە کاتێک جوڵەیەک ئەنجامەدرێ ئامادەی ئەنجامدانی جوڵەکەبی، لەگەڵ هەڵمژینی هەناسەیەکی قوڵە هێواش دەستەکان لە پێشتەوە بەرزەکەیتەوە تا ئەگاتەوەی کە ستون بێ لەسەر لەش و لەگەڵ دانەوەی هەناسەکەت هەموو لەش پێکەوە ئەنوشتێنیتەوە تا ئەوەی بە دەستەکانت ئەگاتەوەی کە پێکانت بگری و سەرت نزیکیتەوە لە ئەژنۆکان. لەوەی ئەمە ئاسان نەبێت بۆت کە سەرت بی لە ئەژنۆکان یاخود پێکان بگری، هەتا و شوێنە ئەتوانی دەست بەری کە لە پێکانت بگری یاخود دەست بگاتە سەر ئەژنۆکان یا خوار ئەژنۆکان و سەرت چەنگە ئەتوانی لە ئەژنۆکانت نزیکیتەوە کەمێک لە پۆزیشنەکە ئەمێنیتەوە، لەوێ هەناسە سروشتیە. پاشان زۆر بە هێواشی دەیتەوە باری ئاسایی دەستەکان لەسەر ئەژنۆکان دانیتەوە. ئەکرێ ئەم تەمرینە ئەم تەکنیکە 3 جار تا 5 جار تکرار بکرێتەوە و هەر جارێک چەند سانیەک کای بمێنیتەوە. ئەکرێ سە جارێکی تر هەمان تەمرین دووبارەکەینەوە لەگەڵ هەناسەیەکی قوڵ، دەستەکان سون لەسەر لەش و لەگەڵ دانەوەی هەناسەکە دێنە خوارەوە بەو شێوەی کە ئەیبینن. گرنگە جوڵەکان زۆر بەبەڵی و زۆر بە نەرمی ئەنجام بدرێت. جیاوازی یۆگا لەگەڵ جوڵەکانی تر ئەوەیە کە لەوەیە جوڵەکانی تر کەمێک سورعەتی لەم پێوە بێ. یۆگا جوڵەکانی ناو یۆگا زۆر بەبەڵی ئەنجام بدرێت و پاشان زۆر بە ئارامی دەیتەوە باری ئاسایی. ئەمە جوڵی یەکەم کە پێوتێت تەکنیکی پاشی متەناسانە. تەکنیکی پاشی متەناسانە بەم شێوە ئەنجام بدرێت. تەکنیکێکی تر باس دەکەین، تەکنیکی ماسی سندراسانە. ئەوش هەمان شێوە قاچەکان لە پێشەوە ڕاکێشاون. ئێستا هەوڵە دەین قاچی ڕاست بەرز بکەینەوە و بینوشتێنینەوە بە شێوەیەک کە بەری پێ بەرینە بەشی پشتەوەی بەشی دیوی لای چەپی ئەژنۆی چەپمان. پاشان ئەو قاچە هەر بە ڕاکێشاوی ئەکرێ بێڵیتەوە و بە قۆڵی چەپ ئەخینە بەشی پشتەوەی ئەژنۆی قاچی ڕاستمان و بە دەستی ڕاست بە دەستی چەپ قاچی چەپەگری و هەوڵە دەین تەواوی لەش بسۆڕێن بەلای ڕاستی لەشە و دەستی ڕاستمان لە پشتەوە لەسەر زەویدا ئەنێ بۆ شەوەی کە دیارە. ئەمە واکە کە قاچی چەپ ڕاست زەختێک پرێژەرێک لەسەر ورک دروستکە و لەشیش تەواو ئەسوڕێت بەلای ڕاستی لەشە. لەم پۆزیشنەیە ئەکرێت لە هەر لایەکیانە 10 سانیە بۆ 20 سانیەک بمێنیتەوە. باشتر وایە چاوەکان داخرابێت لە کاتی ئەنجامدانی جوڵەکەیە و هەناسە هەڵمژین و دانەوە لە ڕێی سکەوە بێت، واتە بە سک هەناسە هەڵمژیت و بە سک هەناسە بدەیتەوە. پاشان زۆر بە ئارامی دێنەوە باری ئاسایی کە لای ڕاستی لەش تەواو بوو، هەمان شێوەی لای ڕاست لای چەپی لەش. لەوەیە کە ئاسان نەبێتەوە لاپێی قاچت بگری، ئەکرێت کە دەست تەواو لە پێشەوە بێکرێتە هادەست لەسەر ئەژنۆ دانابێ. ئەوەی گرنگە کە قاچت زەختێکی دروست کرد بێ لەسەر سک و ڕوت سوڕان بێ بەلاکەی ترا، چاوەکان داخرابێ، هەڵمژین و هەناسە هەڵمژین و دانەوەی هەناسە لە ڕێی ورگەوە ئەنجام بدێت. ئەمەش تەکنیکێکی بەسوودە بۆ کەسانێک کێشەی کۆڵۆنیان هەیە. پاشان ئەکرێت زۆر بە ئاسایی بیتەوە لای باری ئاسایی، زۆر بە ئاسانی بیتەوە باری ئاسایی. ئەکرێت تەکنیکەکە چەند جارێک لای ڕاست چەند جارێک لای چەپ دووبارە بکرێتەوە. پاشان جوڵەیەکی تر ئەنجام بدەین. ئێستا تەکنیکی بۆ جانکەسانە لەسەر دەم ڕاکشێن، سەر لەسەر چەناگە دانێ، دەستەکان لە ڕێکی دەم و چاو یاخود کەمێک پێشتر ئەتوانیت دابنێ، بەری دەستەکان تەواو جوو دەکەیت لەسەر زەوی. قاچەکان پشتی پێ لەسەر زەویە بە شێوەیە کە نوکی پێکان پێکەوەن. لێرە لەگەڵ هەڵمژینی هەناسەیەک زۆر بە هێواشی هەوڵە دەین لەڕێی بە پاڵپێوەنانی دەستمان سەر و سەنگ بەرزکەینەوە پاشان تا ئەوەی کە قۆڵ مەجای تیا بێڕێک بێتەوە. بەڵام لەم پۆزیشنەیە لەم تەکنیکەیە گرنگە کە سمت کە حەوز بە تایبەت لەسەر زەوی دانرابێ بەرز نەبوو بێتەوە. وەیە گەر ئەمە نەتوانی ئەکرێ کەمێک دەست بێنیتە پێشتر بۆی قۆڵەکان ڕێک بێتەوە و پاشان تا حەوزت لەسەر زەوی بەجێگرێتەوە. پاشان زۆر بە هێواشی دێنەوە باری ئاسایی
سەر لەسەر چەناگەتدا ئەنینەوە لە تەکنیکای هەمان شێوە ئەکرێ پشوێکی کەم وەرگری پاشان تەکنیکەکە بە هەمان شێوە جارێکی تر دووبارەکەینەوە. ئەمەش تەکنیکێکی بەسوو دەبێت بۆ ئەو کەسەی کێشەی کۆڵۆنی هەیە. گرنگە لێرەش کە ریلاکس بێ، هەناسە ئاسایی بێت و بڕە، بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە لە کاتی تەمرینێکی یۆگایە هەناسە گرت بێت. بێرەوە جارێک باری ئاسایی، پاشان سەر لەسەر لایەک ڕاگرە، ئاتە یا لای ڕاست یا لای چەپ، کەمێک لە ناو پۆزیشنەکە بمێنەرەوە، ئەکرێت لەوێ هەناسەیەکی قوڵ هەڵمژی و هێواش بیدەیتەوە. پاشان تەکنیکێکی تر کە ئەویش کە زۆر بەسوودە کە پێویستە بکەیتە لەسەر پشتڕا بکشەیت. تەکنیکەکە ئێمە بە هەوڵێت بە ئاسانترین شێوە باسی تەمرینەکە بکەین. هەڵەدەین قاچی ڕاستمان بنوشتێنینەوە تا بە شێوەیەک ئەژنۆ دێتە بەردەم سنگمان و بە دەستەکانمان ئەژنۆی قاچی ڕاست دەگرین بە شێوەیە قفڵیەکەین. ئەمە جێگیرە ئەم تەمرینە، ئەم پۆزیشنە. ئێستا هەناسەیەکی قوڵ هەڵەمژین و لەگەڵ دانەوەی هەناسەکە هەوڵەدەین سەربەرزکەینەوە تا ئەوەی کە ناوچەوان یاخود بتوانین سەر بدەین لە ئەژنۆ. لەوەیە کە ئاسان نەبێت، بەڵام تۆ حەد لیمکان هەوڵ بێ ئەژنۆ و ناوچەوان لە ئاستێک بەرامبەر یەک جێگیرکەیت. پاشان زۆر بەهێواشی دەیتەوە باری ئاسایی، ئەکرد لە ناو تەکنیکەکەی هەناسە سروشتی بێ، پاشان قاچت بەردە بۆی بێتەوە باری ئاسایی. لێرە هەناسەیەکی قوڵامژە هێواش بیدەرەوە، هەمان شێوەی قاچی ڕاست قاچی چەپ بێنە بەردەم سنگ، بە دەستەکانت قاچت بگرە، لەگەڵ دانەوەی هەناسە سەرت نزیکەرەوە لە ئەژنۆ، ئەکرێت لێرە هەناسە سروشتی بێ، ئەشکرێ هەناسەکە هێشت بێتەوە چەند سانیەک بۆستی، پاشان زۆر بەهێواشی هەمان شێوە بێرەوە باری ئاسایی. ئەکرێت لە ناو پۆزیشنەکەیە 5 سانیە تا 10 سانیە یاخود تا 15 سانیە لە نێو تەکنیکەکە بینیتەوە و پاشان کۆتا باریت ئەنجامدانی تەکنیکەکە ئەوەیە کە هەردوو قاچ بە نوشتاوایی بنوشتێنەرەوە و بیهێنەرە بەردەم سنگ و پاشان باوەشکە بە قاچەکانتە، لەگەڵ دانەوەی هەناسەکەت هەوڵ بە ناوچەوانت نزیکەیتەوە لە تەکنیکەکە، لە ناوچەوانت نزیکەیتەوە لە ئەژنۆکانت، کەمێک لەوێ ئەتوانی بمێنیتەوە و پاشان زۆر بەهێواشی دەیتەوە باری ئاسایی. ئەمیش هەمان شێوە ئەکرێت چەند جارێک جوڵەکە ئەنجام بدرێ، پاشان قاچەکان ڕاکێشە. ئێستا هەوڵەدەین کەمێک ریلاکسیشن بەخۆمان بین، قاچەکانت کەمێک بڵاوکە، دەستەکان بە شێوەیەکە پشتی دەستەکان لەسەر زەویە، کەمێک لە خۆت دوورە، وەکەوەی کە لەسەر ئامادەبی بۆ ئەوەی کە خەویت، بەڵام خەوتنێک کە تیایدا تەواو بە ئاگابی. لێرە هەناسەیەکی تەواو قوڵ هەڵمژە و زۆر هێواش بیدەرەوە، بە ئاگا بە بەو جوڵانی کە کەمێک پێش ئێستا ئەنجام بدە و بە کاریگەری ئەو جوڵانی کە کەمێک پێش ئێستاکردن ئایا چ جیاوازێک لە لەشە هەست پێەکەی. پاشان ئەکرێ ئاگاییمان بخەینە سەر تەواوی قۆڵی ڕاست، ئاگابیت بە هەموو قۆڵی ڕاست، پاشان بە ئاگا بە تەواوی قاچی ڕاست، ئاگا بە هەموو لای ڕاست، پاشان تەواوی قۆڵی چەپەی بە ئاگا بە لە نوکی پەنجەکان تاشان، هەمان شێوە تەواوی قاچی چەپ پێی بە ئاگا بە، تەواوی لای چەپ لێرە ئەکرێ پێی بە ئاگا بیت، هەموو لەش تەواوی لای ڕاست تەواوی لای چەپی لەش پێی بە ئاگا بە. دڵنیا بە کە لەوەی لە بارێکی تەواو ریلاکس و جێگیرە. لێرەوە ئەکرێت کە ئێمە ئاگایمان بخەینە سەر هەناسە هەڵمژینەکانمان، هەناسە هەڵمژینی سروشتی، بەڵام بێ ئەوەی کە بهێڵین هیچ گۆڕانێک لەسەر هەناسە سروشتەکان ڕووبە، تەنها و تەنها ئاگاین بە هاتن و ڕۆشتنی هەناسە. بەتایبەت لە کونەلوتەکانتا کە ئەکرێت زیاتر هەستی پێ بکەیت بە حکمەوەی ئەو هەوایی کە بە ڕووپۆشی ناوی کونەلوتەکان دەکەوێت،
ئەکرێ هۆکارێک بێ بۆی کە تەرکیزی لەسەر بۆکەیتەوە. ئەکرێ لەم تەکنیکەیە تا 3 بۆ 5 دقە بمەنیتەوە لە هەر بارێک کە تۆ تایدا ئاگایت لاچی لەسەر هەناسە سروشتەکان، گرنگە جارێکی تر ئاگایت بخەیتەوە سەر هەناسە سروشتەکان و بە هەناسە سروشتەکانت بە ئاگایت. پاشان دوای تەواوبوونی 3 دقە بۆ 5 دقە ئەکرێ بێتەوە باری ئاسایی. زۆر گرنگە کە کتوپڕ نەدنەیتەوە باری ئاسایی، هەناسەیەکی خۆڵ هەڵمژە و زۆر هێواش بیدەرەوە. پاشان زۆر بە هێواشی پەنجەکانی دەستەکان و قاچەکان بجوڵێنە. پاشان هەوڵ بە کە دەستەکانت بەریتە دواوەی لە خۆت و تەواوی لەش بکێشەرەوە وەک ئەوەی کە کەسێک چۆن ئەوێت هەستێت لە خەو. پاشان کۆستە لای ڕاست و بێرەوە باری ئاسایی و دانیشە. ئەمە بە شێوەیەکی عام چەند جوڵەیەکی یۆگا بوو بۆ ئەو کەسانی کە کێشەی کۆڵۆنیان هەیە. بە هیوادارم کە سوودتان لێبینی ببێتە مای